سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان. ڕاستەوخۆ لەگەڵتانین لە هۆتێل گراند میلینیۆم شاری جوان لە شاری سلێمانی بۆ گواستنەوەی بۆ نەزانستیەکەی کە لە شاری سلێمانی بەڕێوەچێک کە بریتە لە دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان بۆ نەخۆشەکانی دڵ. وەک دەزان دەستگای میدیایی کورسات ئەرکی سپۆنسەری میدیایی ئەم بۆ نەزانستیەی لە ئەستۆ گرتووە و لە سێ لایڤی دوێنێ و ئەمڕۆدا میوانداریمان کرد لە هەریەک لە بەڕێزان دکتۆر سعید ئوڕعی کە پزیشکی پسپۆڕی دڵە و لە ئێران کار دەکات و متەخەسیسی باڵایە یاخود ئەوان خۆیان پێڵێن فۆقە تەخەسوسی لە بواری ترپەکانی دڵ و لێدارەکانی دڵ و هەروەها دوێنێ لە خزمەت دکتۆر موسەنا قوڕیشیا بووین کە سەرۆکی کۆمەڵی عێراقی بۆ پزیشکانی نەشتەرکاری سنگ و دڵ و بۆرەکانی خوێن. ئەم بەیانیەش دکتۆر مەریوان مەجید کە پزیشکی پسپۆڕی نەشتەرکاری دڵە لە چیک وە کووردا لەوێ کار دەکات لە خزمەتیا بووین. ئێستش لە دوا لایڤماندا وەکو میسکی ختام وەک دوا لایڤ و وەک یەکێک لە جوانترینیان و بۆن خۆشکردنی شاشەکە و جوانترکردنی شاشەکە لە خزمەت سەرپەرشتیاری گشتی کۆنفرانسەکەین دکتۆر ئارام جەمال میرزا. سوپاس بەمەدەمون. زۆر سپاس هێواکەم. دکتۆر با لێو دەست پێ بکەین کە ئێستا ئیتر کاتی کۆتای هاتی کۆنفرانسەکەی و گرنگترین کاتی کۆنفرانسەکەشە. بەڵام من حەزەکەم لە چوارچێوەی گشتی لە مەودای گشتی لە فیم یان سکۆپی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین. هەموو جۆرە کۆنفرانسێکی زانستی لەم جۆرانەکە ئاکرێ لە هەر شوێنێکی دنیا بێ پێویستی بەوەیە کە سکۆپ فیم یان مەودایەکی هەبێت. مەودای ئەم کۆنفرانسەی ئەوە چی بوو؟ پێشەکی سوپاسی دەستگای میدیایی کورسات دەکەم کە بەڕاستی لە سێ ڕۆژی ڕابردووە زۆر هیلاک بوون لەگەڵمانەوە هەموو کاتێکە زۆربەی لەگەڵ ئێمە بوون. بەنسبەت مەودای یان فیمی ئەم کۆنفرانسەوە بەڕاستی ئێمەکو منۆکو سەرپەرشتیار و ڕێخەری ئەم کۆنفرانسە هەوڵماندا کە مەودایەکی زۆر فراوانمان هەبێت کە باسی مەودای فراوانەکەین ئەتوانم بڵێن زۆربەی زۆری حاڵەتەکانی کە پێویستە بە نەخۆشیەکانی دڵ کەڤەر کراوە بۆ نمونە لە دەستنیشانکردنی نەخۆشی دڵ لە چارەسەرکردنی نەخۆشەکانی دڵ بە ڕێگا جیاوازەکان ئایا لە ڕێگای دەرمانەوە بێت ئایا لە ڕێگای نەشتەرگەری شەبەکە و باڵۆنەوە بێت ئایا لە ڕێگای نەشتەرگەری دڵی کراوە بێت ئایا لە ڕێگای قەستەڕەی کارەبایی دڵەوە بێت هەموو بەشەکانی دڵ کەڤەر کراوە مەودایەکی زۆر گەورەمان هەبوو. ئەتوانم پێ بڵم یەکەم کۆنفرانسە لەسەر ئاستیارەمی کوردستان و عێراقیش کە بتوانێت هەموو بەشەکانی نەخۆشەکانی دڵ لە خۆی بگرێت لە کۆنفرانسێکە چکەوەکو جەناب دەزانی نەخۆشەکانی دڵ زۆر فرەچەشنن و چارەسەری و پزیشکەکانیشی فرەچەشنش بۆ نمونە چەند جۆرە اختصاصێکی جیاواز کۆبوونەتەوە توانم بڵێم هەشت جۆر اختصاص تایبەتمەندی هەیە بە نەخۆشی دڵەوە لەم کۆنفرانسە هەمووی لێرە وجودیان هەبوو قسەیان هەبوو مناقەشات هەبووە لە جەرسەکانمان لە هەمان کاتە لە هەمان کاتە بەشێکی گرنگی سعاتێکی ئەم کۆنفرانسە ئێمە تایبەتمان کرد بە شتێکی تازەکەری کە تا ئێستا لە هیچ کۆنفرانسێکە نەبووە کە لە کۆنفرانسی دڵە دکتۆری پسپۆڵی دەرونی بێت. ئێمە سێ دکتۆری پسپۆری دەرونیمان لە لەندەنەوە هێنا بوو. ئەوان ئەبێ بەیەکێک لە پرسیارە زۆر گرنگەکانم کە پێشەوەی لە خزمەتی جەناب تابم بەرنامەی کۆنفرانسەکەم بە وردی هەر سێ ڕۆژەکە خوێندۆتەوە ئەوە ئینشاڵڵا لە خزمەت ئەو پرسیارە عەرزەکەم. بەڵام پێشەوەی بچینە سەر ئەو وردەکاری وردە تێبینیم کرد هەر لە کاتی بەرنامەی کۆنفرانسەکە کە خوێنمەوە هەندێک ناوم بینی با ناو کوردستانەوە دەست پێ بکەین بۆ دوێنێمە لە عێراق دکتۆر موسەنا قوڕیشیمان هەبووە کە سەرۆکی کۆمەڵی عێراقی بۆ پزیشکای نەشتەرگەری دڵ و سنگ و بۆرەکانی خوێن. بەڵام لە کوردستان تێبینیم کرد سلێمانی ناوی سلێمانی بینەوە جەنابەت هەر لە سلێمانی کارەکەی هەموو گومانت ناسی لە هەولێر ناوم بینی لە دهۆک ناوم بینی ئاگاداریشم کە یەکەمین کۆنفرانسکە کراوە لە هەولێر کراوە. مەسەلەی هەولێر و سلێمانی دهۆک ئەمە بەس پسپۆڕەکان هاتوون یاخود ئەو کەسان هاتوون کە پێیانەڵەن مقیم و ئەقدەمەکان؟ بەڕاستی ئێمە خۆمان تەسەوڕمان ناکرد کە ئەم ژمارە زۆرەی پزیشکان بەشداری بکەن لەگەڵمانە ژماری بەشداربووان زیاتر لە 250 بۆ 300 لە بین 250 بۆ 350 ئەین جەرسەیەوەمان هەبوو لە ژوورۆ لە قاعەکە 200 گوێگر لە ژوورۆ بووە. بەتوانم پێ بڵم لە هەر هەژدە پارێزگاکەی سلێمانیەوە بە هەڵەبجەشەوە کە بە سلێمانی نۆزاکە پزیشکی پسپۆڕمان هەیە لە 22 لە 26 سنتەر و نەخۆشخانەی تایبەتمەند بە دڵ لە هەموو عێراقا بەشداریان کردو لەم کۆنفرانسە. کاکتۆر زۆر فرسەتەوە کۆنفرانسێ بکەی ئەنواع خەڵک کۆ بکەیتەوە لە هەموو جۆری دکتۆرەکان کۆکەیتەوە بەشی هەرە زۆری بەشدارامان پزیشکی پسپۆڕ بوون چکە بەڕاستی ئەو فیمە و ئەو مەوزوعانەی ئەو بابەتانی کە باس کراون لەم کۆنفرانسە بەشی زۆری لە مستەوایەکی
زۆر بەرزاوی لە ستاندەرێکی زۆر بەرزا بووە. دکتۆر ئارامبا لە من پرسیارەکەت لێ بکەم وابزانام جەناب لە 2006 پزیشکی پسپۆڕی دڵیت بەڵێ یعنی تاکو ئێستا چەند ساڵەکەات 15 ساڵ زیاترەکەات 16 ساڵەکەات خەرمان بەرەکەت ئاگدارم کە جەناب جگەلەوەی کە لێرە بوویت ترینینگ کۆرست لە سەرتاسەری دنیا وەرگرتووە لە بەریتانیا وەرگرتووە لە چۆ وەرگرتووە ئێستا لەوانەیە بینەرە سیر بکە بەڵێ دکتۆر ئارام کار ئەکات لە مەجارەکەی خوا زۆر چۆتە پێشەوە و چەند جارێکی شێمە بۆی بەرنامە کاتونەتە عادەکەی جەنابەت لە سەرتاسەری عێراق خۆشمان بینیوە کە هاتووە لەوانەیە ئێستا پرسیاری بینەر بێ بڵێت جا دکتۆر ئارام چ پێویستی بەم کۆنفرانسە هەیە یان نمونونەکانی دکتۆر ئارام دکتۆر شکار دکتۆر مەریوان کە لە چیکەوە هاتووە و ئەو دکتۆرانی کە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە هەڵەبجە لە نەجەف لە کەربەلا لە بەسڕا چ پێویستیان بەم جۆرە کۆنفرانسە هەیە کاکتۆر فوق كل ذي عالم عليم ئەمە قسەی خۆی گەورەیە لەبەرەوە ئینسان خۆی گەورە ئینسانی وا دروستکەوە دایم پێویستمان بەشتی تازێت دایمان پێویستمان بە زیانەری تازێت هیچ کەسێک لە ئێمە لە حەج بارێکا بین ئایا پزیشک بین ئایا حەج ئیشیشکەمان هەبێ خەت ناگەینە حەدی ئەخیر لەو زانستەی کە پێمانە خاستن زانستی بواری پزیشکی دڵ زانستێکی زۆر داینەمیکە زۆر گۆڕاوە ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری تازێت ڕۆژ بە ڕۆژ تەکنۆلۆژیای تازێت لەبەرەوە زۆر بە دڵنیاییەوە ئەم کۆنفرانسانە زۆر زۆڕۆن لەبەرەوە بینی لەوانێ هەر لەمانی هەشتا لە وڵاتانی دەوروبەر لە جیهانە لەواچێ ناڵم بەسەدە بەدەها کۆنفرانسات کراوە لەسەر نەخۆشەکانی دڵ ئەمە باوێکی زۆر باوێکی گرنگە لە وڵاتانە هەیە بۆ پێشبوونی زانستی یەکێ لە هۆکارەکانی بەرەو پێشوونی زانست بەرزکردنەوەی ئاستی پزیشکانە زۆر گرنگە تۆ ئاستی پزیشکەکانت بەرزکەیتەوە و بۆ ئەوەی خزمەتی زیاتری بە هاوڵاتیان و نەخۆشەکان کە ئەبێ ئاستی پزیشکەکانت بەرزکەیتەوە من دوێنش باسم کرد ئەگە بتوێت تۆ سیستمی سەحی ئەچۆن مۆزۆی ئێمە نییە پێش خێ بە شێوەیەکی گشتی ئەبێ هیچ لەسەر دوو لایەن بکەی لایەن یەکەم لایەنی بەشەریە لایەنی ئینسان بەشەرە کە لێ حازری ئەکی دکتۆرە کارمەندە دروستیە دومیش تەکنۆلۆژیایە کە بێتە ناو خستەخانەکانەوە ئێمە خۆمان ئەوەی کە پێمان نەکرێت دایم هەوڵمان ناوە خۆمان و ئەو پزیشکانی کە یان ناسیون لەگەڵمانان داوا مستەوای زانستی خۆمان بەرزکەینەوە و ئەم کۆنفرانسانە زۆر گرنگکە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی لەبیر نەچێت تۆ 250 دکتۆری پسپۆر داانیش نازم جەناب ئاگا لە مناقەشەکان بوو ئەو حاڵەتانی کە دامان نابوون 40 دقیقە قسەکردن و 20 دقیقە مناقەشات زۆربەی زۆری کاتەکانی تێ ئەپەڕا مناقەشات کات نەما جەرسەکەمان داخست لەبەر نەبوونی کات ئەوەنە مناقەشات کرا ئەم مناقەشاتانە وا لە ئینسانەکە زیاترشتی تازە فێر بێشتی تازە بخوێنێتەوە و زیاتر بە شوێنشتی تازا بگەڕێت چەندەها دکتۆری تازە هاتوون ئەمڕۆ پیاوتم ئەو شتە زۆر تازەیە نەمانزانی و ئەیخێ منیش لەوانەوە چەندەها شت فێر بوون دکتۆری خۆیە تازەیە لەواچە 15 ساڵ لە دوای ئێمە بەس ئێمە لەوانەوە شت فێرە بین ئەمە تەبیعەتی زانست هەر ئەبێ وابێت لەبەرەوە هەدەفی ئەساسی ئەم کۆنفرانسە و کۆنفرانسەکانی تریش هەدەفێکی زانستیە لەبەرەوە بە دڵنیایەوە ئیسفادەیەکی سوودێکی زۆر زۆرە بێ بە خۆمان و بۆ پرسیشەکانیش دکتۆر ئارامەوێ پرسیاری ئەوە بکەم ئاماژەت بە سیستەمی تەندروستیدا پێشتر لەگەڵ دکتۆر مەریوان مەجیدا باسی و بابەتەمان کرد کە ئەو لە چی کارەکە تا ڕادێک ئەوان تاکو ئێستا لەسەر سیستەمی ئیشتراکێتە ڕۆن ئەو باسی لەوە کرد کە لە شاری وەکو پراگە کە 1 ملیۆن کەسە کە هەر بە هەمان شێوەی دانیشتوانی سلێمانیە 5 سنتەری دڵیان هەیە وە لەلای ئەوان وای لێ هاتووە نەکەروەیتین لیستەمەوە بە وتەی ئەوان بە دوای نەخۆشە ئەگەڕێت یعنی ئەوەندە سنتەرەکان زۆرە ئەوەندە خزمەت گوزارەکە بەردەستە پزیشکەکان وای لێ کە کاریان بەو شێوەیە نابێت کە پێویستە ببێت لە کاتێکا لە شارێکی وەکو سلێمانی کە بە هەمان شێوەی پراگ 1 ملیۆن کەس ئازەمە 1 سنتەری دڵمان هەیە کە جگە لە سلێمانی ئێمە پارێزگای هەڵەبجەشمان لەسەرە ئیدارەکانی گەرمیان و ئیداری ڕاپەڕنیشمان لەسەرە دوێنێک کە ئێمە ئەم کۆنفرانسەمان گواستەوە لە هەواڵەکانە بینیم کە کۆمەڵێک کەسایەتی سیاسی و کۆمەڵێک کەسایەتی ئیداری لەم کۆنفرانسە ئامادە بوو حەزەکەم پرسیارە بکەم ئەکری ئەم کۆنفرانسە پامێ بگەێنێ بۆ کەسانی کە بڕیار بەدەستن لە وڵاتی ئێمە لە لوتکەی هەڕەمەکەەوە هەتا کۆگاتە خواری خوارەوە گۆڕانکاری سیستەمی تەندروستی دروستکات یاخود نەخێرەوە تەنها کارێکی زانستیتان بە پێ خۆشحاڵیەوە توانم چەنە شەڕیشم بۆ دروستەکەی بەس خۆی بەڕاستی ئەگەر لایەنە زانستەکەی بۆ باسکەم هەموو 100,000 کەس پێویستی بە سنتەرێکی دڵە بۆ ئێمە حاڵەتێکمان پێڵێن نەوبەی دڵ ئەوەی کە بەعری پێوێتێت جەڵدەی دڵ بە عەرەبی ماکارن فارشی ئەوەی کە نەوبەی دڵەیە یانەوەی کە خەڵک جەڵدەی بە بڵێن جەڵدەی دڵ خەڵک زیاتر جەڵدە لێەیە ئەبێ لە ماوەی 90 دقەیە تۆ دەمارەکەت بۆ کردبێتەوە 90 دقە کابرا
هاتبێ بۆ خستەخانە تەختیتی بۆ کرابێ تۆ لە قەسەرەتدا نابێت. خۆشبەختانە من لە ساڵی 2010 لە بەریتانیا فێری ئەوسمە بووم، هاتم یەکەم کەس بووم لەسەر هەرێمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و هەموو عێراقیشە ئەوسمە پەیڕەو بوو. بەس ئەوسمە پێویستی بە شوێنە پێویستی بە مەراکزی دڵە، وەکو بۆم باسی ئەبێ لە 90 دقەیەکەمە تۆ هۆڵت داوا بێت دەوامەکەت کرد بێتەوە بۆ ئەوەی ماسوولکەکانی دڵ لاواز نەبن. ئێمە تا ئێستا ژەڵێن منت مین مەسڵ واتە دقیقە یەکسانە بە ماسوولکە، حتا دقەیەک زیاتر بڕوە مرۆڤەکە ماسوولکەی دڵی زیاتر لە دەست ئەیە، حتا ماسوولکەی دڵ زیاتر لە دەست بێ مەشاکلی مستەقبەلی و لاوازبوونی ماسوولکەکانی دڵت زۆر زیابێ کە بە سەدەها هەزار دۆلار ئیمپاکت و تەسیراتی ئەبێ لەسەر حکوومەت بە داخڵبوون لە خەستەخانە بە عیلاجی ئەو نەخۆشانە. لەبەرەوە گەر تۆ بتەوێت بە شێوەیەکی زانستی ئیشکەیت ئەبێ 100,000 کەس و یەک کاتلابی هەبێ یان یەک سنتەری دڵی هەبێت. بۆ نمونە لە سەمای 10 سنتەرمانەیە بەلایکەمەوە علمیان 100,000 کەسە. ئەبێت تۆ سیستمی گەیاندنت ئەمبولانست لە وڵاتی لە شارێکی وەکو لەندەنە کە ئەتوان بڵێم جەنجاڵترین شاری دنیا، یەکێک لە جەنجاڵترینەکان. سیستمیان کە من لێ بووم ساڵی 2010 12 دقە بوو. واتە 12 دقە چیە کە تۆ تەلەفۆنەکەی بۆ ئەمبولانس ئەبێ ئەمبولانسەکە لە ماوەی 12 دقە لە ماڵەکەی توێ بێت لە هەر زۆنێکابی لە لەندەن. ئێستا ئەو 12 دقەیە کەم بۆ تۆ بۆ 8 دقە کەم بۆ تۆ بە 8 دقە. لەبەرەوە تۆ کە سیستمت داڕش ئەبێ ئیش لەسەر هەموو شتەکانکەی. من بیرمێ 2010 کە هاتمەوە ئەو سیستمی یعنی ئەنجامدانی نەشتەرگەری شەبەکۆ باوەڕی کوتوپڕ بۆ ئانەی جەڵدەی دڵیانە ماوەی 6 مانگ زیاتر لەگەڵ دائیرەی مرور و هاتوچوە خەریک بووم چۆن ئەو ئەکسێسانە بۆ خستەخانەی سنتەری دڵەکە چاپ بکەین. ئەو ینی زۆر بە دەستخۆشیان لێکم هاوکارێکی زۆری من لە وەختە هەندێک ئەکسێسی تایبەتمان چاکرد بۆی ئیسعاف زوو بگاتە لای ئێمە. لەبەرۆی ئەو نەخۆشانە کە کاتی بەسەرات تێپەڕی بۆ نمونە 12 ساعتی بەسەرات تێپەڕی هەچیەکی بۆ بکەیت ئیسفادە نابێت. تەسەوەر کە تۆ بتوانی بە نەشتەرگەرەیەکی دەدەقەی یان چارەکی حیاتی نەخۆشی ڕزگارتی لە مردن چەند خۆش ئەبێ لە بۆ ئەم دنیا بۆ ئەو دنیات بۆ سیستمی تەندروستێکت بۆ کاربەدەستانی ئەو بەشەیەکە لە حکوومەتە ینی لێپسران لەو بەشە. لەبەرەوە کە بچۆن سەر لایەنە زانستەکەیت ئەبێ 100,000 کەس و سنتەرێک دڵیان کاتلابێکیان هەبێت و ئەبێ سیستمی ئەمبولانست هەبێت. چونکە ئێمە حاڵەتێکمانەیە وەکو باسم کرد جەڵدەی دڵ ئەبێ نەخۆشەکە لە دەستپێکردنی ئازاری سنەوە لە 90 دقیقە یەکەمە هەموو شتێکی بۆ کرابێ کە ئێمە خۆشبەختانە چەند ساڵی ڕابردوو باسی ئەو وەختە ئەەکەم توانیمان تا حدێکی زۆر ئەو ئامانجە بپێچین. ئێستا خۆشبەختانە ئەو ئەنجامدانی نەشتەرگەری شەبەکۆ باڵۆن بە کتوپری لە زۆر هەموو شوێنەکانی عێراقا هەیە. بەس دیارە بەو سیستمانیە کە وەکو دکتۆرەکانی دەروی عێراق باسێکن کۆکو ئێمە ئەیبین بۆ نمونە نەخۆشێک تووشی جەڵدەی دڵە بێت لە کەلارەوە لە کفریەوە لە ڕانیەوە هەر ڕێگاکەی هەتا ئەگاتە سلێمانی بە ئاسانی 100 دقەی پێچێت بێجگەلەوەی کە لێ ئەچێ بۆ لای دکتۆر و تەشخیصەکە. لەبەرەوە تۆ ئەگە بتوێ ئەلمیەن زۆر زانستی بیت بە دڵنیاییەوە بێ شارێکی وەکو هەڵەبجە شارێکی و ڕانیە شارێکی و قەڵاتزێ کەلار ئەمانە بە خۆی سنتەری دڵی خۆیتە بە هەمان شێوە شارەکانی دەوروبەری هەولێر ئەوانەی کە بەکۆیە ئەوانەی کە هەودهۆک بە هەمان شێوە شێخ ئەبێ هەمویان سەناتری دڵیانە بێ لەبەر ئەو حاڵتە کتوپڕە. بەڵێ دکتۆر ئارام لە ساڵی 1970 ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆنفرانسێکەکە لە ئەڵمائاتە کە دوجار دیکلەرێشنی شێوە ڕاگەاندراوی شێوێ کە پێوترێ ڕاگەاندراوی ئەڵمائاتە لە ساڵی 1970 ئەو کاتە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاری وڵاتانەکە کە سیستەمی تەندروستیان دیسێنترەڵایزکە یعنی بڵاوی بکەنەوە تەنها لە ناو سنتەری شارەکانە کۆی نەکەنەوە بەڵکو بڵاوی بکەنەوە 1970 هەتاوەکو ئێستا 40 ساڵەکات. خۆی ئەوە زۆر گرنگە بەڵێکوی ئەو 40 ساڵەیە لە بابەتی نەخۆشەکانی دڵا کە ئێوە پسپۆرەکەتان من 3 ساڵە بە حکومەی 3 ساڵە نەچوومەتە خەستەخانەی حکومی ناچم ئەوێ ئەوەی ئەیبینم بە شوەیەکی گشتی بۆ باسەکەم کوردستانە بۆ باسەکەم باوەڕ ناکەم لە ستاندەرێکی زۆر باشابین وەکو پێم وتی ئێمە ئیشی خاستەر شەبەکۆ باڵۆنی کتوپڕ بە خولەکێک شتەکانتە گۆڕێ قەرارەکانتە گۆڕێت باشە بەنسبە سنترالایزیشنەوە لە 100% لەوەم ئەگەر تۆ بتەوێت سیستمی تەندروستی لە وڵاتە پێش خەیت ئەبێ پێش ئەوە ئەو خەڵکەی کە مەسئولت کردو کە لێپسراوی بۆ نمونە لێپسراوی سنتەرێکی دڵدانێ ئەبێ سیقەی تەواتی بیتێ ئەبێت دەسەڵاتی تەواتی بیتێ کە بتوانێت چی بکات چۆن تەتەوەر با بۆ سنتەری دڵی. من نمونەیەک تێمە لە شارێک وڵاتی و ئەڵمانیا کە چەنەها ویلایەتی تیان
ئەو خەدەماتی لەولا لە شارە بچووکەکانە هەیە هەمان خەدەمات و خزمەتگوزارێک کە لە شارێکی وەکو منشنا هەیە وەکو لە هامبۆرگا هەیە وەکو لە شارە گەورەکانی ترا هەیە لەبەرەوە ئەوی کە جەنابەت باسێکەوەی کە WHO چلو چەند ساڵەوە پێش پێی گەیشتووە واقع لۆجیکە ئەبێ وات بێت لەبەرەوە تۆ ناتوانیت لە شوێنێکی سنتەرەوە کۆنتترۆلی هەموو شارە بچووکەکانیشکەی خاستن تۆ لە حاڵە ئەمەرجنسیەکانە لە حاڵەتە کتوپڕەکانە کە باسی ئەم حاڵەتە کتوپڕانەی دڵ پرسیارەکەم دووبارەکەمەوە دوێنێ لە دەستپێکی کۆنفرانسەکە کۆمەڵە کەسایەتی دار و سیاسی ئامادە ئەو خەڵکی جۆ لە قسەیەوە گرنگ بۆی کە ئەم سنترالایزیشنە کۆتای ناڵین کۆتای پێبین کەمیکەینەوە لە سنتەرە شوێنەکانی ترا بە هەمان شێ خزمەتگوزاری تەندروستی بەردەست بێ یان ئێوە ڕاگەیاندراوی واتان ئەبێت بۆ ئەوان من نازام جۆمان لێگرنیاننا بەس ڕاگەیاندراوی ئێمە بەڕاستی ئێمە جهتێکی زانستین ئێمە جهتێکی زانستین ئێمە زانستین ئیشەکانمانەکە ئێمە وەکو باسم کرد هەدەفی ئێمە یان ئەوەی لەسەر شانی ئێمە بیکەین بەرزکردنەوەی ئاستی زانستی خۆمان و پزیشکانە کوردستان و هەرێمی کوردستان و هەموو عێراق بەگشتی ئێمەمان کردووە تا چ ڕادێک بەرپرسان جۆمان لێ دەگرن بەڕاستیەوە بێ ئەوان بابەتیشت بابێنە سەر پزیشکان دکتۆر بتێنمەوە ناو هاوپیشەکانی من پزیشکی دانم جەناب و بینەرەکانی شەزانن کۆنفرانسێکی هاوشێوە کە ئەکرێت مزی بەشداریکردن پارەی بەشداریکردن بەلای کەمەوە 50,000 هەتاوەکو 100,000 هەنجارەکاتە $100 هەر لە ناو کوردستانیش باشە وەرکشۆپەکان کە ئەکرێت ئیتر هە وەرکشۆپێک لە $50 دەست پێ کاتاوەکو $150 حەسب وەرکشۆپەکە و حەسب بابەتەکە ئەوەی کە ئاگدارم لە ئاجندەکە دوێنێ خوێنمەوە ئێوە 15 وتەی زانستیتان هەبووە پێشکەشکردنی زانستیتان هەبووە 3 وەرکشۆپی گەورەتان هەبووە واجگەلەوە 6 دانە نەشتەرگەریتان هەبووە ئەو خۆتان پێی ناڵە نەشتەرگەری بەڵام بە زمانی خەڵگەربێتەوە بە نەشتەرگەری ئێوە پێڵەن کافلات تەداخلاتی قەستەڵیتان هەبووە کاری قەستەڵیتان کردووە نەخۆشخانەکان و گوازراتەکەم بابەتیشی زانستی و هاوڕێکی مێ لە هەولێر کارەکەڵە کەنجی علم بە بەلاش بووە هیچ کاتێک علم بە بەلاش نەبوو هەمیشە بە پارە بوو حەزەکەم بزانم ئەو پزیشکانی کە ئێوە بەشداریان لەگەڵا کردوون 250 بەرەو سەرەوە چەندێک پارەیان داوە بە بەشداریکردن ئەم کۆنفرانسە بەڕاستی کەس پارەی نایەوە هیچ پزیشکە پارەی نایەوە حتا ئەو پزیشکانەی هاتوون خۆمان حتا تیارە ئەوانەی بە تیارە هاتوون ئێستا بۆ نمونە ئەو تیارەی مێوارەیە گەڕێتەوە بەغا تقریبا 168 دکتۆری تایە بەس ئەو تیارەیە بێجگەلەوەی کە مەجموعەیەکیان سبێنێ ڕۆنەوە بەعزێکیان ئەوانەی هەولێر و دهۆک و کەرکوک و دیال و مووسڵ ئەوانە تیاریان ناوێت ئەوانەی جنوبش تیارێگە لە هەولێرەوە چێتەوە بە بەسڕە چکە لە سلێمانی تیارە بە بەسڕە ئەمڕۆ نییە مەبەستمێ ئەوانەی کە هاتوون هەل لە تیارەوە هەل لە سیارەوە هاتوون هەل لە ئوتێلیان و هەل لە بەشداریکردنەوە هیچ فیەکی نەبوو هەموو شتێک فری بووە هەموو شتێ بە فری بووە علمەسە بە بەلاشە علم بۆ بەلاش بەس ئێمە ئەوەدمێ پێت بڵێم زۆر لە کۆمپانیەکان و لە کۆمپانیەکان و چەند کەسایەتیەک و چەند خەستخانەی هاوکاریان کردوون بەس لەگەڵەوە شاتوان پێ بڵێم زیاد لە سەر و $50,000 ئەبێ لە گرفانی خۆمان بین وەکو کەسایەتی خۆمان بەس ئێمە هەدەفێکمان هەیە هەدەفەکەمان ئامانجێکمانەیە ئەویش پێشخستنی زانستی نەخۆشەکانی دڵە لە سلێمانی لە هەرێمی کوردستان لە هەموو عێراق لەبەرەوە گرنگ نییە بەلامانەوە چەند مەصرف ئەەکەین بەس گرنگەوەی کە بتوانین هەدەفەکەمان ئامانجەکەمان پێکین ئەو ڕشۆپانەی کە جەنابە باسی کرد ئەو ڕشۆپانە هەمووی پزیشکی پسپۆری زۆر تایبەتمەندمان لە لەندەنەوە هێناوە چەند دکتۆرێکن چەند 7 کەس بۆ 8 کەسن ئەمانە وەرشۆپی زۆر تایبەتیان ناوە ئەم ڕشۆپانی کەم دکتۆرانەیانە لە هیچ شوێنەگەگەبیکەی لە هیچ شوێنە فییان پارەی کۆرسان لە $500 کەمتر نییە لێرە هەموو شتە فریە حتا خواردنیش هەموو خواردنشتەکانی ئەو وەرشۆپانش بەفری بوو وەرشۆپی زۆر جوان کراوە کە جەنابە دوایە تەسەوڕەکەم چ سەر وەرشۆپەکان بەس هەموو کۆنفرانسەکە بۆ بەشداربووان هەمووی فر بووە ئەسڵ ئێمە هەدیێمان ناومەتە هاودێمان باش لەوانی ئێستا بۆ نمونە بڵین دکتۆر ئارام و برادەرەکانی لە هەندێک پارە لە گیرفانی خۆیان سەرفەکەن بەشییان لەبەر هاوڕەکانیانە و بەشییان لەبەر دنیا و قیامەتیانە و تاکو کۆتایەکی بەڵام کۆمپانیاکان و بڵێ خەستەخانە ئاهلەکان جگە لە بابەتە زانستەکە هەدەفێکی مادیشە قازانجی مادی ئەم کۆمپانیانە لەم جۆرە کۆنفرانسانە چەکەم هەموو پارەی بۆیەوە سەرفەکەن من باوەڕ ناکەم قانجازێکی مادی بکەن بەس ئەمە شتێکی سائیدە لە زۆربەی زۆری وڵات لە هەموو وڵاتەکان نەک لە ئەم کۆنفرانسانە هەمووی شەریکات بەڕێی ئەبە ئەو شەریکاتانە بێت کە ماوەدی قەسڕە هێنێ شەریکاتی دەرمانە نەخۆشخانە تایبەتەکانە ئەمە هەل لە عێراق ئاوان نییە ئەچیتە مؤتەمەراتی زۆر گەورەوە هەفتەی پێشوو مؤتەمەرێک بوو لە بەرشلۆنە ئینی نەخۆشەکانی دڵ لە ئەوروپا گەورەترین مؤتەمەرە کە زیاد لە 20,000 دکتۆر بەشداری تیاکە
هەمووی لۆگۆی شەریکاتی گەورە گەورەیە لە مەمە خۆی شتێکی ئاساییە لە هەر شوێنێکی عالەما لە بەشی زانستیا کۆنفرانسات بکرێت شەریکاتی دەرمان ئەو شەریکاتانەی کەماوە دینە شەرگەری دروستەکەن لەگەڵ تعاروفی شەریکەکان لەوانەیە خۆیان ئەهدافیکەیان هەبێ بەس هیچ تەسیرێک هیچ ئیمپاکتێک یانی هیچ کارەگەرەیەکی نابێت لەسەر کۆنتنتی یان محتەوای مؤتەمەرەکان لەبەرەوە بەو شێوەیە بابەتەکە. دکتۆر ئارام بینەوە سەر ئەو بابەتی کە بۆ من پرسیار بوو بۆ بەڕێزیش حەزەکە لەوەڵۆ باسی بکەین بابەتی کاریگەری دەرونی و نەخۆشیەکانی دڵ کە لە سەرباسەکانە لە تۆپیکەکانە خوێنمەوە وازانم لە ڕۆژی سێما پێشکەش ئەم بەیانێ بوو بەڵێ ئەم بانە پێشکەشکرا ئەم بابەتە چییە و بۆچی بابەتی دەرونی و نەخۆشەکانی دڵتان بە یەکەوە وابەستە کردووە؟ خۆی بەڕاستی ئەمڕۆ یەکێک لەو پزیشکانە کە لە لەندەنەوە داوەتمان کرد بوو وتی من زۆر خۆشحاڵم یەکەم جارە لە کۆنفرانسێکی وا بەشداری کەم هەموو دەوروبەرەکەم دکتۆری دڵ بێ هەچ کۆنفرانسێ بەشداریم کردەوە هەمووی پزیشکی پسپۆری دەرونی بوو کاکتۆر ئێمە هەمومان مرۆڤین خۆی گەورە دروستی کردوین لە کاتێ لە کاتەکانمانە کە ئیشەکەین لەوانەیە بارێکی دەرونی زۆر ناخۆش بەسەرمان نابێ خاستن لەو کاتانەی کە زەختمان زۆر لەسەر لە ئیش و کارە سترێسمان زۆر لەسەریان نەخۆشێکمان تووشی مضاعفات ئەبێ لەژێر دەستمانە زۆر بارێکی دەرونی ناخۆش دروستە بێت ئەویش خۆ جەناب دەزانین هۆرمۆناتە یەک نانۆگرام هۆرمۆنێک بەرزەبێتەوە بارێکی دەرونی ناخۆشدا دروستە بێ نانۆگرامێک کەمەکە باری دەرونیت هادێ بێتەوە لەبەرەوە ئێمە وەکو من لەگەڵ یەک دوو برادرم لە هاوکارم بوون بیرمان کردەوە کە سێشنێکی تازە دروستکەین کە تا ئێستا ئەتوان پێ بڵم لە هیچ کۆنفرانسێکی نێودەوڵەتیشان نەبووە تۆ لە کۆنفرانسێکی نەخۆشیەکانی دڵە هەندێک دکتۆری سێشنێ دروستکەی چەند مناقەشەیە دروست بێ لە بینین دوو دکتۆری پسپۆری دڵ لەگەڵ دوو دکتۆری پسپۆڵی نەخۆشیەکانی نەخۆشیە دەرونەکان لەو سێشنا هەچەمە خۆم زۆر لێ نەبووم چکە لە نەخۆشخانەی بووم خەریکی گواستنەوەی کەیسێکی تایب حاڵەتێکی مباشر بووم بۆ دوای ئەو حازر مەکرد باسی باری دەرونی پزیشک ئەکرێت ئەو زەختەی لەسەرێتی ئەم کۆنسێپتە ئێمە کەی بۆم هات کەی بۆمان دروست بوو لە دوای کۆڤید دوای هاتنی پەتای کۆڤید خۆ دەزانین پزیشکان و کارمەندانی تەندروستی بە شوێژی گشتی بەڕاستی لەژێر فشارێکی دەرونی زۆر زۆرا بوون چەندەها پزیشکمان هەبووە شەهید بوون چەندەها پزیشکمانە بە چەندەها هەفتە چەندەها ڕۆژ کە سوکاریان نەبینیوە نەیانتوانێەوە بێن کە سوکاریان بینین ئەمە وای خۆی وای کردووە هەندێک لە کارەکان بەنسبە پزیشکان و حتا تەنانەت کارمەندانی تەندروستیشەوە جاروبار بکەونە ژێر فشارێکی دەرونی زۆر ناخۆشەوە لەبەرەوەی ئەمە ئەم سێشنەمان دروست کرد کە باسی فشاری دەرونی بکەین لەسەر پزیشکان بە شێوەیەکی گشتی پزیشکی دڵ بە تایبەتی لە کاتی ئیش و کارەکانمانە کە بیدایەت من خۆم تەسەوورم نەئەکرد ئەوەنە ئەو سێشنە نەجاحەت بێنێ بەس نازام جەنابتان لێرە بوونیان نا کە دوای سەی ڤیدیۆکانمان کردەوە کە ڕقەمی قیاسی ئەمڕۆ لە محازەرەکانمانە لەو سێشنا بووە کە ژمارەیەکی زۆر حتا هەندێک دکتۆری برادەرمان کە دکتۆری دەرونین لێرە هاتوون لەگەڵمانە چەندەها پزیشکی دڵنین هاتوون لەو سێشنا بەشداریان کردبوو لەبرۆ ئیمپاکتێکی گەورەی ئەبێ لەسەر پزیشکان کە باری درێنی پزیشکان لە کاتی ئیشا لە کاتێکا کە تووشی مزاعفات دەبی نەخۆشە لەژێر دەستا خەریکە کاک تۆ بیری نەچێت زۆر قورسە تۆ نەخۆشە ئیشی بۆکەی زیندوو بووە لەژێر دەستا ئیشەکەیت و لە ماوەی چەند سانەیەکە بمرێت زۆر قورسە ینی بارێکی دەرونی زۆر ناخۆش دروستەکە لای دکتۆرەکە لەو کاتا و دوای ئەوش لەبەرەوە ئەو سێشنەمان دروست کرد سێشنێکی زۆر متەکامل بوو بۆ شرۆڤەکردن و مناقشەکردنی ئەو بواران جێگەی دەستخۆشکەریە هەڵبەتە بابەتێکی زۆر گرنگە لە بابەتی کاتەدابەکانتان ئەوەی کە تەداخلاتی قەستەری کە لە هۆڵی کۆنفرانس نەکرا بەڵکو لە ناو ژووری قەستەرەکردنەوە کرا و گوازرایەوە ئەو کەسانی کە کردان لە ژوورەوە بەڕاستی من دوێنە سەرم سوڕما کە دکتۆر موسەنا قوڕیشی و دکتۆر سعید ئورائیش ئامادەی بۆ ئاماژەیان بەوەدا کە ئەو پزیشکانی و کاراکان پزیشکەکانی خۆمانن من وا تێگەیشتم کە هەندێک پزیشکان لە دەرەوە هێنابێ هەندێک کار بکات و پزیشکەکانی ئێمە لایەنەوە فێر بن کەچی دوای دەرکەوت بە پێچاوانەوەیە پزیشکەکانی خۆمان کارەکەکەن و دوازە لەگەڵ پزیشکەکانی تراموناقەشەیەکەن نمونەی کارەکان چی بوو و گفتوگۆکان لەسەر چی بوو پێشەوەی جوابێ و پرسیاری جەناب دەمەوە ئەمە مژدەیەکت پێ بم کە چێ پزیشکانی خۆمان لە هەرێمی کوردستان و عێراق بە شوێی گشتی لە باشترین پزیشکەکانی دەور و بەرەکەی خۆمان پۆڵێ نەکرێت ئەمە بە شایەتی ئەو مؤتەمەرە گەورانەی کە ئەچین و حاڵات تەقدیمەکەین
بەس بەغداخەوە پێشکەوتنی زانستی لە بواری تەکنەلۆژیا بە شوەیەکی بەرچاو نەخراوەتە خزمەتی پزیشکانمانەوە حتا ئێمە توانین داهێنان بکەین وەکو پزیشکانی دەرەوە. بەنسبە پرسیارەکەی جەنابتەوە بەڵێ ئێمە هەستین بە نەقلکردنی 6 حاڵەتی ئەنجامدانی شەوکۆ باڵۆن، یەکیان لە دهۆک بوو، یەکیان لە هەولێر بوو بە شوێی لایفنە بۆکس، چواریشیان لە سلێمانی لە شاری پزیشکی هەر سەنتەرەکەەوە. بەڵێ هەر چواریان لەلایەن پزیشک خۆمانەوە کراوە. ئەوانەی ئێرە ئەوانەی سلێمانی هەر چواریان سییانیان من کردومە، سییانیان من ئەنجامداوەیەکیان دکتۆر سێزێف ئەنجامی داوە، ئەوەی دهۆک دکتۆر محەممەد، ئەوەی هەولێرش دکتۆر ئەحمەد، هەمووی بە جوهدی خۆمانە بوو بە پێچەوانەوە کە ئێمە حاڵەتە قورسانەمان کردووە. برادێکمان هەیە لە ئەمریکاوە هاتووە زۆر بەلایەوە سیر بوو، حتا بانەیە سمسی بۆ نردوم ئەڵێ بەڕاستی ستاندەردی کۆنتنت یان محتەوای ئەم کۆنفرانسانە لە ستاندەری کۆنفرانسەکانی ئەمریکا ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە. من نامێ خۆمەسی کۆنفرانسەکەکەم بەس ئەوەیە کە ئەبیسین و جەنابی لەوانێ مقابلەی خەڵک حتا ئەم بانێ لەگەڵ دکتۆر مەریوان کە قسم کرد باسی لەوە کردوتی هەندێک لە پزیشکەکانی کە لێرە کارەکەن ئەو چالاکی کە ئیکەن و ئەو مەترسی کە ئیکەن لە کاتی ئیشەکەیە لە هەندێک لە سنتەرەکانی ئەوروپاش سەروترە. واتە لەوانەیە لە هەندێک لەو حاڵەتانە دکتۆرێک لە ئەوروپا نەوێرە دەستکاری بکە، ئێوە وەکو پزیشکان لە کوردستان و عێراق ئیکەن. اینجا ئەمە یەکەم کۆنفرانسە، هەرچەند یەکەم تەجروبەی گواستنەوەی ڕاستەوخۆ هەر ئێمە ئەنجامماندا لە کۆنفرانسی سلێمانی ساڵی 2010 بۆ یەکەم جار بوو. پاریش ئەم دوو ماڵەوە پێش کۆنفرانسێکە بوو لە بەغدا بەندە دوو حاڵەتی بۆ بە ڕاستەوخۆ نەقل کرد بۆ بەغا. بەس ئەمە یەکەم کۆنفرانسە لەسەر مستەوای هەرێمی کوردستان و عێراق کە بتوانین 6 کەیس 5یان لایف بێت، یەکێکیان لایڤ بۆکس بێ بتوانین نەقلکەین بۆ هۆڵی کۆنفرانسەکە. کەمە بەڕاستی خۆی حتا لە کۆنفرانسە زۆر گەورەکانە پرسە بتوانی ئەوە بکەیت، چکە بەڕاستی تەکنۆلۆژیا بەڕاستی تیمێکی زۆر پرۆفشنڵ تێ. من ئێرەوە ئەمێ زۆر سپاسی هاوکارم برای ئازیزم کاکسۆران برادۆسی بکەم کە بەڕاستی ئۆرگەنایزەرێک بوو ئەتوانم بڵێم ڕووی هەمومانی سپی کرد لە بەردەمی ئەم هەموو پزیشکانی کات، چکە بەڕاستی گواستنەوەی ڕاستەوخۆ ئاسان نییە. تۆ شوێنی ئەمەلاتەکە هەندێک دکتۆر لێرە پرسیار ئەەکەی جوابێتەوە زۆر چۆن لەی بە عەرەبی سەلیقەی ئەوێ زۆر کاری پێشینەی ئەوێ. وەمێ پێش بڵێم ئێمە لە ماوەی 6 مانگی ڕابردووە زۆر بە چڕوپڕی ئیشمان لەسەرم کۆنفرانسەکە. ئەمەی کە جەناب تێبینی ئەم عالەمە لێرێ بە ئاسانی دەستەبەر نەبووە، زۆر ناڕەحەت بووی. بەس ئەگەر بێنەوە سەر کۆنتنتی یان پێکهاتی کۆنفرانسەکە زانستیان بەڕاستی بەشایەتی هەمووان ئەوی کە خۆشمان ملاحەزەمان کردووە. سپاس بەخوای گەورە کۆنتنتێک و محتەوایەکی زۆر زانستی و بەهێز بووە. دکتۆر لە بابەتی پێشکەوتنی زانستە جگە لەم کۆنفرانسانە پێویستمە توژنەوەی زانستی زۆر. دوێنێ دکتۆر موسەما قوڕیشی کە مناقەشەم لەگەڵا کرد باسی لەوە کرد کە ئێمە لە ڕووی توژینەوەی زانستیەوە هێشتا لە عێراق لە وڵاتەکانی کە لە پێشکەوتنان نین ڕاستە لەبەرەوەی کە هەم پزیشکەکانمان کات و هەم فەند پشگیری مادیان نییە بۆی کە ئەم کارە ئەنجام بدەن. و ئاگاداری شمێکێک لە وەرکشۆپەکانتان دەربارەی توژینەوەی زانستی بووە. بەڵێ تەسەوورەکەی لە ماوەی 6 مانگ کە کەمە، بەڵام لە ماوەی ساڵ تاکو 3 ساڵی داهاتووە هەندێک توژینەوەی تازە بێتە دەرەوە لە کوردستان و لە عێراقا کە دەرەنجامی ئەم کۆنفرانسە بێت. کاکە دکتۆر بەڕاستی ئێمە وەکو پزیشکانی کوردستان یعنی ئێمە لێ توێژینەوەمان زۆرە لە زۆربەی زۆری کۆنفرانسە جیهانەکانە و دەوروبەریش وڵات عەرەبەکان کەم کۆنفرانسێک کە توێژینەوەی ئێمە یان پزیشکی هاوڕەکانمانی تیانە بێت. بەس بەداخەوە تۆ بۆ ئەوەی موسسەیەک دەبێ یان شوێنێک هەبێ کە توێژنەوەی تیابکەی ئەبێت شوێنێکت هەبێ پێڵێن پوڵین دیتە، ینی شوێنێکی سنترڵت هەبێ داتاکانی تیاکۆ بکەتەوە سەپۆرتت هەبێ بۆ ئەوەی توێژنەوە بکەیت. ئەگینە توێژنەوەی کەسی یەک کەس بێت توێژنە بکە هیچ قیمەتێکی نابێت. ریکۆگنیشن وەرناگرێت پێڵێن ئینتەرنەشنال ریکۆگنیشن ناسینەوەی دەوڵەتی نابێت. ناسینەوەی دەوڵەتی لەسەر کەس شەخص ناکرێت، ناسینەوەی دەوڵەتی لەسەر موسسات دەکرێت، ئەبێ موسساتت هەبێت. بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا بەشێکی زۆری بودجە دەرخانەکە بۆ بحاث هەندێک لە وڵاتە عەرەبیەکان. بۆ نمونە من برادری زۆرە لە سعودیە و لە بەتایبەتی قەتەر یەکێک لە وڵاتانەی بەڕاستی کە پارەیەکی خەیاڵی تەرخان ئەکەن بۆ بحوث بۆ لێکۆڵینەوە. بەس ئەمانە بە دووربینن زۆر دووربینەکە ئەو ئەبحاثانیان ئەو لێکۆڵینانەی کە ئێستا ئەیکات کە پاری تیا سەرفەکات لەوانەیە لە مستەقبەلا وا بکات کە زۆر خەرجی سیستمی سەحی تەندروستی لەسەر حکوومەت
زۆر زۆر کەم کاتەوە وا بیرەکرێتەوە لە وڵاتی ئێمە بەداخەوە نە لە هەرێمی کوردستان و نە لە عێراق من زیاتر لە 10 ساڵە هاواری ئەوەکەم ئەبێ مؤسسەیەکی تایبەتمان هەبێت بە لێکۆڵینەوە و توێژینەوە وئیلا بە هیچ شێوەیەک هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت توێژینەوە لەسەر ئەساس لەسەر مستەوای یەککەسی بتوانێت بیکار ڕاستە لە چەنەها مجللاتی زۆر زۆر بەهێزی عالەمە وەکو کەس من خۆم لەوانە تا ئێستا 22 توێژینەوەم بڵاو کرێتەوە لە مجللە هەرە گەورەکانی دنیاە بەس ئیسفادەی نییە تۆ ئەبێ وەکو بۆم باسکردی مؤسسەیەکی یەکگرتووی گەورەت هەبێ کە فەندێکی زۆر زۆر گەورەیە لای حکوومەتەوە بەداخەوە باوەڕ ناکەم تا ئێستا من دڵنیانیم بەس باوەڕ ناکەم کە مؤسسەیەکی تایبەتمان هەبێ نە لە وەزارەتی تەندروستی نە لە وەزارەتەکانی کە پەیوەست بێت تەنها بایەخدا بە توێژینەوە وا بکە پزیشکە پسپۆرەکانمان حتا پزیشکە تازەکانمان مستەوای زانستیان بەرزکەرەوە وەکو باسم کرد ئەبێ مؤسسات بێت ئەو مؤسساتە بەداخەوە لە وڵاتە بوونی نیە ئەگەر بوونیشی هەبێ بە شێوەیەکی پێویست نییە لەبەر ئەوەیە کە قسەی دکتۆر مختار ناکردوێتی مەبەستی لەوە بووە دکتۆرەکانمان تااقەتیان هەیە و بە پێچەوانەوە ژمارەی نەخۆش ئەوەنە زۆرە کاکرێت من نمونەیەک تێمێ ئەو ساڵی کە لە بریتانیا ئیشمانە کرد ئەگەر لە ڕۆژێکۆ لە نۆی بەیانی تا 5 ئێوارە ئەگەر 4 نەشتەرگەری شەبەکۆڵەمان بکردە بۆ بەیانی باس دەکران ئێوە فڵانکە زۆر هیلاک و 4 کەیسی کردووە دکتۆری وا هەیە لە ڕۆژێکا 20 کەیسەکات کە تۆ کەیسەکانت زۆر بوو حاڵەتەکانت زۆر بوو مەتیریەڵە زۆرە کە مەتیریەڵە زۆر بوو ئەنجامدانی لێکۆڵینەوە زۆر ئاسانترە بێت بەس بەداخەوە وەکو پێم وتی فەندی ئەوێت مؤسسەیەکی تایبەتێک کە بەس ئیش لەسەر پەرە و پێشچوونی ئاسی زانستی بکات ئەم ئاڵانی کە لە پشتی ئەمەوەی بینی کە لە کامێرەکە دەرناکات بەڵام لە هەردووکمانەوە دیارە ئاڵای کۆمەڵێک وڵاتی لەسەرە عێراق کوردستان فەڕەنسا بەریتانیا سوید هندستان لوبنان ئێران هەڵبەت ئەوانە کەسە لە چێنەوە دیارە لەوانێ زیاتری شەبەت مانە ئەوەیە کە بەشداربووتان لەم وڵاتانەوە هەیە ئێمە لە 14 وڵاتەوە بەشداربوومان هەیە و زۆر بەشیان بەشێکیان نەیتڤن یعنی ئەوە نیە بڵێ هەتێکیان کوردن عێراقین هەشە هەر خۆیان خەڵکی ئەو وڵاتن لاستامانە برادەرمانن ئەیان ناسین ئێمە چوونەتە کۆنفرانسی ئەوانە بانمانەکەن ئێمەش لە کۆنفرانسەکانی خۆمانە بانیانەکەین بەس لەسەر ئەساسی زانستی ئەمانە هەمووی خەڵکی متمەکنن بەڕاستی زانا و لێزان و زۆر شارەزان لە بوارەکە زۆرمان پێخۆشەوە کەوان مشارک بن چەندێک ئێمە ئیسفادەمان لەوان کردو ئەمانیش بە هەمان شێوە کەم تا زۆر لە هەر بوارێ لە بوارەکانە ئیسفادەیان لە ئێمە کردووە دوا پرسیارە بابەتی کۆنفرانسەکە یان لەگەڵ کۆتای هاتنی کۆنفرانسەکەیە و ئامانجیەوە لە کۆنفرانسەکە هەستەکەن و ئامانجێکە هاتان بووە پێکاوتانە خۆی ئامانجەکە وەکو بە جەنابتم وت ئامانجەکەمان یەک ئامانجمانەیە بەرزکردنەوەی ئاستی زانستیە و دڵنیاین کە کەم تا زۆر توانیمانەوە ئامانجەمان پێکین چکە ئێمە ئەی خوێنینەوە لە ئەو حاڵتی کەی بینین لە ژماری بەشداربووان بیر نەچێ مؤتەمەری وا هەیە کۆنفرانسی وا هەیە 300 کەس بەشدارە کە ئەچیتە ناو قاعەکەەوە 10 کەسی لێ نییە دروستە ئەمڕۆ قاعەکان ئەو قاعی کە هەمانە 280 کورسیەگرێت لە زۆربەی زۆری حاضەرەکانمانە زۆر خەڵک 56 کەس بە پێوەستا ئەمە دەلات لەوایە کە تۆ ژماری ئەتێندیس ئەو کەسانی کێنە ناو محاضەر هەتا ژمارەکەی زۆر بێ کەواتە ئینترستیانێ تااقەتیانێ پێیان خۆشە کە تۆش تااقەت هەبوو لە شتێ ئینترست هەبوو بە دڵنیایەوە ئیمپاکتیان کاریگەرەیەکی پۆزیتیفی ئەبێ لەسەر ئەو کەسە ئەوەی کە ئامێنێتەوە لێرە وەکو کەسێکی بەلایەن و کەسێکی پێشکەشکاری بەرنامەیەکی زانستی کە لێرەم بە گەواهیداری ئەو میوانانی کە لێرە بوون ئەو شایەتی ئەو میوانانی کە لێرە بوون لە هەر لە دکتۆر موسەنا کە سەرۆکی کۆمەڵی عێراقی بۆ پزیشکانی دڵ و سنگ و بۆرەکانی خوێن و دکتۆر سعید ئۆراعی کە یەکێکە لە پرۆفسۆرە گەورەکانی ئێران لە بواری دڵ و دکتۆر مەریوان کە یەکێکە لە پزیشکانی نەشتەرکار لە وڵاتی چیک کە ئەمە کردیە ئەوەی کە هەم لە عێراق هەم لە ئەوروپا هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەواهی سەرکەوتنی و کۆنفرانسا ئادرێت بەناوی خۆم وەکو زانستخوازێک و دەستگای میدیای کورساتەوە و سپۆنسەری میدیای ئەم کۆنفرانسا پیرۆزبایی لە دکتۆر ئارام جەمال میرزا ڕێخەری گشتی کۆنفرانس و تێکڕای بەشداربووانەکەین و دکتۆر گیانیا خوا سەرکەوتوو بن و بە هیوا سەرکەوتنی زیاتر سپاس بۆیەوە هەتاوەکو بۆنێکی تری زانستی و کاتێکی ترەگەڕین و خزمەتتان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و هەر بمێنن بە خۆشی و شادی